سڵاتان لێبێ ئەزیزان، خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێ لە پامی تۆ لەگەڵتان نابووم. لە مانگی کوردیا لە ڕۆژبێری کوردیا ئەم مانگە مانگی سەرماوەرزە. لە مانگایەتر وردە پلەی گەرمی دابەزێت چونکە کۆتا مانگی وەرزی پاییزە، ئیتر لە دوایان مانگەوە وەرزی ستان دەست پێکە و لەم مانگە وردە پلەکانی گەرما دابەزن سەرما و سۆڵە دەست پێکات و هەر لە کۆنیشەوە وا باو بۆ لە ناو کوردەواریە هەوڵاتیان و خەڵک ئامادەکاریان کردو بۆ ئەم وەرزە کۆمەڵی خواردنی تایبەتیان بۆ ئەم وەرزەدانەوە شەوانە کۆبوونەتەوە بەدەم دەمەتەقێ و قسەی خۆشەوە لەو خواردنە کوردەواریانەی کە ئامادەیان کردووە لەوانەیە خواردو. ئێمە ئەمڕۆ لە هەوڵاتیان نەپرسین و لەو دوکاندارانش کە ئەم خواردنە کوردەواریانە فرۆشن بزانین خەڵک چ شتێک زیاتر بەکارهێنێ بۆ زستان و هەوڵاتیان داواکاریان لەسەر چ شتێک زۆرەی ئێوەش لەگەڵمان. لە دێهاتە هەبوو مڵین وەکو دوێنە کەشک پەنیر و ئەوشتانە ئەکرا بۆ دستان بەکارهێنا لە لادێ هەرمیان وژگە کرد و قەیسیان وژگە کرد و مێوژیانە کرد و ئەوسا نەبوو لە بازارڕە خەڵک خۆی لە دەرەوە وشکێ کردەوە، بەڵام ێستا لە بازارڕە بەهۆی و ئیسیراتێ لە هەموو ناوچەکانە و لە دراوسەکانەوە هەموو جۆرە خواردنێک یەتە بازارڕە و خەڵک پێویستی بۆ نیە. گەنمە کوتاو هەبوو ترخێنەوەوان ئێستا بە دانسقە ئەم شتانە هەیە. ئەم مانگە چ مانگێکی کوردیە؟ ئەم مانگە سەرماوەرزە، سەرماوەرز. باشە بۆی پێڵێن سەرماوەرز؟ بەرەوەی بەفر و باران وەرزێکی ساردیە، ساردە. بەڵێ. هەر لە کۆنەوە بۆ لەم وەرزەیە ئیتر وردە خەڵک کۆمەڵی خواردنی تایبەتیان بۆ وەرزی سەرماسۆڵە جیا کردوتەوە. وایە ئەو شتانە چین زیاتر خەڵک بەکاری هێنێ بەکارێنە بە زۆری هەنجیرە، گوێزە، مێوشە. جاوە هەر وەختی خۆشی لە کۆنا مەشهور بوو کە خەڵک مەسەلا سانە جاران کاچوون بە میوانی خەڵک دراوسەکان ئەن و شەوچرا بێنە شەوچراکە چی بوو گوێز و مێوژ و پێشتر وشکرا بێتەوە خۆی وەختی خۆی هەر خۆمان هەموو لادێکان کە هەبوو مێوژانێنا مینی لادێ نەگینی سام ئەمانێکی ئێستا ئیسرادیەکە مەمانە زوربەی بە دەرمان بەخێوە کرد بە دەرمانی نەبێ و ئەوسا ئەو هەموو شتەژە خورا لە سەد پیاوە یەک پیاو نەبوو نەخۆش بێت. باشە ئەو شتانەی کۆن سروشتی بوون حتمما تۆ تام و لەزەتێکی زیاتری لێ کردو تامیان حتمما جیاوازتر لەوانەیە. ئارە وەڵڵا تامیان تا بڵێ ئێستا حتا گوێزی مەسەلا ئەو وڵاتە ئەوروپیا و ئەمریکانە لەگەڵ گوێزێکی مەسەلا مەنتیقی شارباشێرە هەورەمان یەک گوێزی دەشی لە بۆوە ناهێنێ تامی هەیە خۆشی هەیە هینی هەیە بۆ ئیسفادەکەش لەوانەیە هەردووشی یەک ئیسفادە هەبێ بەڵام تامەکەی خۆش. تۆ لەناو ئەم شتانەی کە هەتە ئەمە تەمەەن هەنجیری وش کراوەیە وایە ئەمان شتی کەن چ شتێکیان زیاتر خەڵک داوایەکات بە زۆری ئێستا خەڵک هەنجیر ئەبا چکە علمی ژەونگە ماشەڵا پێشکەوتوو بووە سازانە هەنجیر چی ئیسفادەیەکی بۆ ئیسان بۆ ناوسک بۆ ڕیخۆڵە بۆ کۆلۆن بۆ هەموو شتێک ئەوانەی ئیسفادە هەیە هەنجیر. ئەمەیان چییە؟ ئەمان ئەوە هەنجیرە شێویە ئەوە هینی شاق ئەوە چێوی یانیەوە خەڵک خۆی ناینێژێ بەڵێ ئەوە هەرینجرە چوی پێڵێ لە شاق لەکەنەوە و شتێکەکەنەوە بۆ ئێست شتێکی چۆنەڵێ فەلاح نایچێنێ هەرخوای گەورە بە قودرەتی خۆی دایناوەتر ئەم شتانش هەمووی ئیسفادەیەکی زۆر زۆر هەیە بۆ ئیسان. جاران خواردنی تایبەت هەبوو بۆ وەرزی سەرماوسۆلە ئێوە خواردنی چیتان دروستە کرد بۆ ئەم وەرزە شەوانە بەکارتان؟ پینەیە و ئەرزی بە ترخێنەیە و ساوەر بەشی زۆی لە دستانە ئەخورێ و شتانی کە وشکە گرانەوە چیان وشکە کردیان؟ وەڵی لە لادێ هەرمیان وژگە کرد و قەیسیان وژگە کرد و مێوژیانە کرد و ئەم بەزەشتانیان ئەکرد باسووقیانە کرد و ئەمە هی لادێتە ئەوانی کە ئەکرا بە چێشت چ شتێک بوو وشکە کراوە دوایەکرات بە چێش بۆ هەرمێش هەبوو هەرمێ بەس ئەخوسا ئایان خوارد هەرمێ اینجا قەیسی تەماتە ژوشگە کرا ئەکرا بەچ ئاتەماتەش قاژەکرا وژگەکرا. یانوت بۆ نەخۆشی سوودی هەیە چ نەخۆشیەک ئەم شتانەی سوودانی کە نەخۆش و هەرچی چاکە بێی تێ فەرقینە نەخۆش هەر نەخۆشە هیوایی بەنە هەندستان لەوێ مەیتەکەیەنەوە هیوایی بەنە تاران لەوێ کابرای قرس ناڵێ ئێستا بۆ نمونە نەخۆشی
وەکو هەڵامەت و سەرمابوون و ئەمانە ئەن و گەرمیەکە لێرە چارەسەریەکە نازانم چ دەرمانەکە من چەند جارە بینیمە شعروشتیش ئەنووسی و باسیەکەی شعرێکت لایە بۆ مان باسکەی والله شعر دینار والله یا شعری چی بڵێم چەند جارە بینیمە شعری خۆشخۆش هەڵێ شعری هیچ بۆ ئێمە بڵێ هەر شعرێک بێ خۆت هەڵی بژێرە والله ئەوەی کەڵێم تۆزێ مهمە پرترس و بیمە ئێستا برسیمە نازانم چیمە تەبانی ئەوەیە فەقیرم نیمە ئێچار چییە کاسبینەمە کار چییە کوتێک هەبێ دار چییە هەژدیا هەبێ مار چییە ئێستر هەبێ ئێستر بار چییە پارۆ بێبێ شار چییە چار چییە کابران نەبووە و فەقیرە و چەرچیە ئەزانی معناکەی چییە ئەجاکە من بەتێ بڵێم معناکەی چییە ئەمانەی کەیڵێم بێسوودە هیچ چەپوتە بێهودە خۆ لە سەرمانە کرمە کە بە عاری پێڵن زەربان و دوودا کە مەوجودە لە وجودە ئەم میلەتە ئەگەر بزانی دراوە بە شوودا هەرە بێ سەمەرە تورک بە خوڕ ئەڵێ چەمەرە ئارە بە خورما ئەڵێ تەمەرە کورد بە ناوقە ئەڵێ کەمەرە بەخوا چاک هەرەمومان بووین بە مەخسەرە بازی عقلی نوقسانە بازێک کەرە بازێ لەم وڵاتاشی بازێ دەربەدەرە دەربەدەری بۆ میلەتی کورد هەتا سەرە ئەبێ بڵێ هەتەوەرە خواف لە دێهاتە هەبوو مڵین وەکو دوێنە کەشک پەنیر و ئەوشتانە ئەکرا بۆ دستان بەکارێنرا لە نادێ هەرمیان ڕژگە کرد و قەیسیان ڕژگە کرد و مێوژیانە کرد و ئەوسا نەبوو لە بازارڕە خەڵک خۆی لە دەرەوە شتێ کردەوە بەڵام ێستا لە بازارڕە بەهۆی و ئیسیراتێ لە هەموو ناوچەکانە و لە دراوسەکانەوە هەموو جۆرە خواردنێک یەتە بازارڕە و خەڵک پێویستی بۆ نیە گەنمە کوتاوە بۆ ترخێنەوەوان ئێستا بە دانسقە ئەم شتانە هەیە چ شتێک زۆر حەز لێتی لە خواردن من لە خواردنە وڵای لە خواردن حەزم لێ شوێنێ بەس حەزم لە چایە هیچی تر هەر چا زۆرە خۆم هەموو شوێنە خۆری و پیاڵی منە باشە چەند ڕۆژ چانە خۆی تر تەحملت نابێت چەند داقەنەی خۆی ماڵە هەر لە ڕۆژیشان نەماوە ناوەڵە چا زۆر باشە سوودی هەیە باش ئەگەر منە نیۆڕۆیەک چانە خۆی سەر جانەکە زۆریش من هەر بە چاکە فێرم چاکە و چاک خواردنی چاکە لای تۆ چاکە چا ئەزانی چۆنە چا مەجموعەی شتی تیا سوودی هەیە یەکێک لەوانە ئەگە برسی و بێتەوە حەزە لێ نەبێ نانی دەرەوە خۆی تەبیعەتە نێبات چای خۆ مەعیدە تێرەکە نێوانان کەستەوە بە ماڵەوە کە نانت خوارد دوای چەند دەخەداوای چاک یەکسەر حاضر سەماوەەکە حاضر بێ هەر خۆریە سەماوەر هەیە لە خۆرەکە حاضرە بۆ ڕێگە بە پارۆکە نادەم بچێتە خوار و ئەنج چاکە بەسەر نا بۆ ئەو بەس بە نیسبەت خۆمەوەی ناوانەی کە ناڵم مناڵۆشتەکان ئەڵم دوای نیو ساعت چاپ بخۆن دیتر من حەزم لێتی هیوایە مەسەن هەرێکەی تەبیعەتێکی سارێکی حەزی لە خواردنێکە من قەت ڕۆژ لە ڕۆژان بیرم نەکردێتەوە بڵم حەزم لە خواردنەیە لە چا بۆ منە نیسکافە کاپوچینە قاوە ئەمانە بەکار یەک شدەیە زۆر باشە ئەگەرە میلەتە بیخوا کە بەیانیان هەستا لە خەو بە هەموو ماڵدەگەسا مامۆستا عەبدولواحید دەڵێ با خورما هەبێ لە ماڵە هەڵێ ئەو ماڵی خورمای تیانە بێ ینی هیچی تیانە منیش دەڵێم ئەو ماڵی هەنگوینی تیانە بێ هیچی تیانە بەیانی هەستە یەک کەوسکی قاوە بکاتە ناو کوپی ئاوی گەرمەوە بیتوێنێتەوە دوو عیارە شیری تێکا بیخوا دڵنیا دەکەمەوە لە سە بە هەموو شێوازێ لەوزەتیان کۆکە هەڵامەت ئەنفلۆزە لە هەموو پارێزی هەتا نیوە ڕۆژ برسی نابێ کابرا ئەوە شتی بە سوود ئەمەیە کاگا ڕاستە شتە کوردەوارەکان بە سوودە بەڵام ئایا تۆ ترخێنەیەک مەسەلەن بۆ نمونیان کەشکێک ئایا تۆ زانین چێت مەسەلەن دروستیەکە مەسەلەن تو ئێستا جاری وایە ماستی شەکری سێرەکەی ماستەکە شیری حیوانەکە نەخۆشە تێگەیشتی یعنی شتی پاک نەماوە یعنی خۆش لە ماڵەوە لە هەنگوینەکەیشا ئێستا زۆر کەس دڵیانە لەوەی هەنگوینەکە عەسڵیە ئایا شەکری دراوەتێ شەکری نەدراوەتی ئەو ترسیان هەر هەیە آخر شەکری راوەتێ نەیراوەتە چی هەموو شتێ بە حسابی خۆیەتی مەسەلەن تۆ کەسە ئێستا کەس نێ لە سلێمانیە معمیلی خۆی نەبێ کە تۆ چی شتەکری تۆ لەچی بۆلای برادرێکە هەر بەسیتین شتێ بێتی بۆلای ناسرا و دوایەتی بۆلای کابرایکی تر کابراش کاکە خۆدانە نیشۆ چیلوی هەنگوین 50000 لێ خەرکاوی چێ لەسەر عەرەبانەیەکان لێ هەچی هەنگوینەکە ڕێ چیلویەک بە 500 کاکەجان چیلوی هەنگوین بە 500 ئێرانی یان بە 4000 فرۆشە کیلوی شەکر لە ئێران بچەنە بۆ من نازانم بەڵام ئەڵێن ئەمە شەکریش نێ بەخوا تێگەیشتی بتاوێنی تۆ بەوە نییە کەش بەوە نەنیە براکەم ئەزانی چۆنە مەوزوعەکە لێرە ئەوەیە هەنگوینی ئەسڵ هەیە لە بازارە خەڵک پاری پێ نایە کابرا پێڵێ بە 50000 بە 70000 بە 80000 هەر ڕاکە ئەی کاکە شتەکەش وایە خۆ کیلوی هەنگوین کاکە بەشی مانگێکەکە
خۆم مریشکێک نییە بڵێ بەژەمێکی خوا کابرا کاڵێ 7,000 زیڕا کاڵێ 7,000 زۆرە مۆزوعەکە لێرە ئەچێت کاکە چیلوی هەوین بەشی زۆرەکە تۆ دایم قیاسی کە تۆ لە ڕۆژەکەی کەوچی خاوی لێ خۆی لەو زیاتر بۆ ناخورێ هەوین ناخورێت. ئەم مانگە پێم وابێ سەرماوەزە پاشا بۆکاری چی ئەمە موشەیان لێ ناوە بۆ پێڵێن سەرماوەرز سەرماوەرز لەبەرەوەی وەرزی سەرمایەت ئیتر دوای سەرماوەز پێم وابێ ڕێبەندانیت یعنی تر بەفر بەڵێ بەر ئیتر ڕێگەکە گیرێت ئیتر ئێستا وەرزی سەرمایە هەر ئەوەی باشە هەر لە کۆنەوە بۆ وا باو بووە بۆ ئەم وەرزی سەرما و سۆڵەیە کۆمەڵی خواردنی تایبەت بەکارێنراوە هەنیشتیان وش کردوتەوە ئێوە خۆتان چ خواردنیەک لە ماڵەوە زیاتر بۆ ئەم وەرزە دانێن و زیاتر بەکارێن وەڵام موسمی خواردن لە وەرزی زستانە ئەگەر لە شاری سلێمانیا باسکەیت زیاتری تر خەڵک حەزی زۆر لە ترخێنەیە چکم مەوسمێکە ترخێنە بۆی خەڵگەی خوا لەبەر چی لەبەرەوەی ئەگەر هەڵامەتێکی هەبێ ئەگەر خوڕگێشەیەکی هەبێ کۆمەڵێ مادەی تایە حامزە خێرێن لە چی دروستەکرێ وردەکارێکە ئەو ترخێنەیە پێم وابێ لەوانی شارەزاییم نەبێ بەس هەر بۆ شێوەیەکی سەرەکی لە گەنمە لە بڕێشە بڵین لەگەڵ شێلمە ئیتر ئابوو شێوانە دروستەکرێت باشە سوودی هەیە بۆ ئەو نەخۆشیانی کە تۆوتە ینی فعلەن ئەو کەسێک کە بیخوا توانێ ئیسفادەی پێ بگەینە ئاڵامەتەکەی یەک قورگەکەی باشکات پێم وابێ سوودی هەبێت بەس بە هەبێ بە شێوازێکی زانستیانەوە بە شێوازێکی پاک و خاوێن بکرێت شێوەیەکی پاک و خاوێن مێشی پێوە نەلچێ و ئەو شتانە لەم دوکانەی تۆ ئەو شتانی کە داتناوە شتی کوردەواری زۆری تایە خەڵک داوای چیەکە ئێستا زیاتر وڵی خەڵک حەزی لە گوێزی کوردەواریە گوێزی کاکڵی حەز لێیە هەمووی کوردەواری حەز لێیە و دوایەوە بادەمی کوردی حەز لێیە بەڵام لەگەڵەوانیشە هەموو بابەتەکانی دەرەوەش ئەوروپی و یعنی ئۆزباگستانوانە هەیە بەس خەڵک حەزی لە کوردەواریەکە لە ناو گوێزە ئێستا گوێزێکی ئەمریکی هاتووە هەم شکڵەکەی دەرەوەی جوانە و هەم کاکڵەکەیشی زۆر جوانە بەڵام تامول لەزەتەکەی وەکو کوردەواریەکە نییە باشە خەڵک ئەو شکڵ و شێوە جوانە داواکایە زیاتر ئەوەی کوردەکە ڕەنگە شکلی زۆر جوان نەبێ گوێزەکە ڕەنگە تۆزە چڵکن دیار بێ بەڵام لەزەتەکەی زیاتر خەڵک کامیان زیاتر داوا خۆی گوێزی کوردەواری جاران چاک بوو بەس ئێستا گوێزی کوردەواری بڵێنی هەورامان نەماوە خەڵکەڵی گوێزی هەورامان بەس گوێزی ئێستەی بازار کە پێڵەن هەورامان هەموو هی دەماوەندی ئێرانیە لەو دیوەیەت بەس ئەو هەواکەی ئەو هەوایەکی کوردەواریە ئەو هەوایەکی ئەمریکی نییە ئەو هەوایەکی کوردەواریە تاموچێژی گوێزەکەی چێتەوە سەر گوێزی هەورامانی قەدیم ئەینا بسە بڕۆ لە ناو هەموو دارستانی هەورامانی خۆمانە بڕوانەکەم 10,000 گوێز هەبێت ئەوەشی هەبێ دەرنایە یاوەکو پوچە یا ناوەکەی ڕەشە بۆ خزمەتیەوێ گوێز خەڵک خزمەتی ناکا بەڕاستی بەڵام گوێزە ئەمریکیەکە هەیە گوێزە ئەمریکیەکە جوانە هەتا بڵێ نە دیوی ناوەوەی جوانە تێکڵەکەی تەنکە بەڵام چێژی نییە چێش گوێزی ئەمریکی لە وڵاتی خۆیانە بەرهەمەکە لە مانگی تقریبەن 4 دەرەچێت لە مانگی 4 لە وڵاتی خۆیانە دەرەچێت تقریبەن مانگونیوێکی پێگا تاگاتە ئێرە ئەچێت بۆ دەوری مانگی 5 بۆ 6 ئەو گوێزە لە لای خۆیان لە کاتی بە تازایی بیخۆن ئەوش هەر لەزەتی تایبەتی خۆی هەیە مانەوەیەتی واکە ئەو لەزەتەی نەمێنێ لایەمە کە لە مانگی 4 لێوێ دەرەچێت دێتە بەرەو کوردستان تەبعاً بە بەڕادیەت هێشتان شێک تەڕەکەی ماوە سەرەتا پێی بگەی لە 2 هەفتەی یەکەما تامی وەکو تامی کوردەواریەکەوەیە سەرەتا یعنی کە بڵین لە مانگی 25 یاوەکو 1/6 ئەگاتە ئێرە تقریبا تامی وەکو کوردەواریەکەیە بەڵام تەحمل زۆر ناکات یعنی بگەینە مانگی 11 گوێزەکە تێکەچێت ئەزیزان لە کۆنداوە بابووە پەنیریان لە ناو پێستا هەڵگرتووە و بۆ ئەوەی خراپ نەبێت جاران سەلاجە و مجەمیدە شتانە نەبووە بۆیە پەنیریان لە پێستای هەڵگرتووە بردویانە لە ئەشکەوتێکە لەو شاخانە شاردویانەتەوە بۆی هەڵیگرن بۆ وەرزی سەرماوسۆڵە بۆی لەو کاتەیە توانجارێکتر بەکاری بێنن ئەمە ئێستای بینن یەکێکە لەو پەنیرانە ئەم پەنیری پێستەیە لێرەوە دیارە پێستەکەی پێوەیە پەنیرەکە لەناو ئەمە غەزن کراوە دوایەوە ئیتر وەرزی سەرماوسۆڵە دەستی پێکرد تەمانەمە لە هاوینە هەڵەگیرێ لە وەرزی گەرمایە هەڵەگیرێ لە ئەشکەوتا لە زستانە کە وەرزی سەرماوسۆڵە لە سەرماوەرز و بە فرامبار و ئەوانە کە دەستی پێکرد ئەم پەنیرە بەکارێنێتەوە ئێستا
خەڵک بۆ ئەوی دەستی بکەوە ڕۆکات ئەم دوکانانە ئەمە پەنیری پێستەکەیە و کۆی بینن بەش جیاکراوەتەوە هەر کەسێک بیەوێت بە کیلۆ لێ فرۆشن لەبەر ئەوەی شتەکە بە سروشتی لە شاخ هاڵگیراوە هەموو لەزەتی تایبەتی هەیە ئەمە زیاتر هاوڵاتیانی ترە دوێنین لەسەر ئەم شتانەی زستان و خواردەمەنی کە لە زستان و کوردەواریە بەکارێنرێت ئێوەش بینەرمابن. لە دێهاتا هەبوو مڵین وەکو دوێنە کەشک پەنیر و ئەوشتانە ئەکرا بۆ زستان بەکارێنرا لادێ هەرمیان وژگە کرد و قەیسیان وژگە کرد و مێوژیانە کرد و ئەوسا نەبوو لە بازارڕە خەڵک خۆی لە دەرەوە شتێک کردەوە بەڵام ێستا لە بازارڕە بەهۆی و ئیسیراتێ لە هەموو ناوچەکانە و لە دراوسەکانەوە هەموو جۆرە خواردنێک یەتە بازارڕە و خەڵک پێویستی بۆ نیە گەنمە کوتاو هەبوو ترخێنەوەوان ئێستا بە دانسقە ئەم شتانە هەیە وەڵا هەر بەهۆی سەرما و بەهۆی ئەوە کە بەرەو بەفرباری نەچین و ئیشەڵا ئەژبارێ زروفەکە وایە کە گوایە بەفرەبارێ لە بکاتایەوە باشە کۆن کاتێک خەڵک زانوێتی زستاندێ پێشتر خواردنوشتی ئامادە کردو بۆ شەوانی زستانیان بۆ ڕۆژانەی کە سەرمان ئەو خواردانە چی بوون جارانیەوە هەڵتانەگرت من زیاتر لە لادێ بووم کاتی خۆی کە لە لادێ بوون ئێمە لەبەر ئەوەی ئەوە بەفرەباری مەسەنە ئاردێکی زۆرماندانە زەخیرەیەکی زۆرمانە کڕیان لە پاییزە کە شتمانە فرۆشت وەکو تووتن و مێوژ و گەنم و جۆ ئەم شتانە کە ئەمان فرۆشت باوکمانە هات بۆ شار جلوبەرگی بۆ کردین پێڵایی بۆ کردین خواردنێکتان لە زستانە زۆرە خوارد ینی تایبەت بێ بە وەرزە وەڵا زیاتر هین بۆ چی پێڵەن ساوەر و لە ساوەر بەرەو خوارێتر شۆرباکان دۆینە و ترخێنە ئەوانشتان بەڵای ئێمە مقەتم دوێنە نەخواردووە ئەو بە زۆری لە منتەقەی شارتە دۆینە ئای بینم بە زۆری لێرە نەکردو بزانین چۆن نەبەو خوایە ترخێنە ترخێنەوە دایمە هەمانە حەزەکەی ساوەرە دەستان خۆش بێ ئەو ترخێنێت لە چی دروستانە کرد وڵا ترخێنە تامان شێلمە و ئەیکەیتە بڕوێشە و وردیەکەیت و کە جوان وردەکرد بڕێشی بەسەراکەیت و تێکی وەرەیەتە دایانەی چل شەوێک بۆ خۆی نیە بەدی کابراوتی وەک ترشیات ئەترشێ و تر بۆ ئەو کەسانیشی کە نەخۆش و شت بوون سەرمان بۆ ئەو خواردانە سوودی زۆر بۆ بۆیان کاتێ وایان لێناوە وەڵ ئەی مشتی کوردەواری بە سوود نازانم ئەگەر ڕاستت دەوێت بۆ هەڕقیشم بێتی ناچی خۆی ناوەڵا باشە قەی ناکە ئێستا ئێمە مەسەرەن ئەڵێن وەڵا ئەم شتە کوردەواریە تێگەیشتی بۆ فلان نەخۆشی باشە ئەی باشە بڵێن قەی ناکە داو دەرمان لە گژوجیای ئەو شاخانەیە ئەو کوێسانانەیە بەڵام 50 دکتۆردانی شێفسپۆرن لە ئەو بوارەیە ئەو دەرمانە دروست دەکەن یا ئەو حەبەیانە و هەرچی دەرمانە بێ یا و شروبە یعنی ئەوانە لە ئێمە نەزانترن من بە وای نازانم باشە بەڵام ئەوەی کە تۆ کەم خواردنە سروشتەکەم خۆی تازەیە ینی مەوادی کۆمەڵی مەوادی کیمیایی ڕەنگە تۆ پارچەیەک بۆ حەبی ئامۆکسیلی نەخۆی ئەم ئامۆکسیلینە ڕەنگە سوودی هەبێ بۆ نەخۆشەکە بەس ڕەنگە کێشەی تریشی بۆ دروستکە لەلایەک دروستەکە بە تاکید بەڵام خواردن سروشتیەکە ئەگەر خواردن بێ ڕەنگە کێشەی تر بۆ دروست نەکە خاص بۆ نەخۆشی تابان وایە وەڵاوە ئێستا ئێستا بەعام هەموو شارۆگێکی لاتوە بەس جاران تەوان فەرقێ بوو لە لادەکانە بەکارێنە زیاد جاران ساوەر بوو ترخێنە بوو گەنمە کوتاو بوو گەنمە کوتاو چییە؟ گەنم ئەی کوتن و ئەی کوڵێنن دوایی ئەی کوتن ئەیتر لێنێنێکن بە وەک شۆربا و دەرەچێت خۆش بوو بەلاتانەوە تامو لەزەتی ئیجا تەبە نەگەر خۆشی نەبێ خۆی چکە نەبوو بیخۆی هەر مەجبور بیخۆی هەرەوا بوو لە هیچ نەبوونی هیچ شتێکا تابعا ئەو کاتە شتانەی تر نەبوو کە ئێستا ینی برنج دایک و باوکی ئێمە باسیەکە هەر نەبوو کاتی خۆی تێگەی ئەگەریکە برنجی هەبایە بە تایبەت دەچون بە ماڵەیە جاران یان یەگەریکی مولوی بکردایە یاخود لە جەژنەکانە کە لە مناسبەیەک بۆیان جاگەر توانای هەبووای بیکڕن ئەجینا هەر نەبووە ینی پێشەوە ئێستا هیچ شتێکی کوردەواری بەکار نایەن چۆن هەر بەکارێن ینی تا ئێستاش لە زال ترخێنە و ساوەر و قەرەخەرمان و یاپراغ و ینی وانە هەموو شتی کوردەواریێتەوە حاجەیوت من دوێنم هەر نەخواردەوە تۆ ژەر نەتخوارد منتیقی ئێمە شارباژێ دوێنێ ناکەوە زیاد تایبەتە بە منتیقی گەرمێن و شارە زورەوە تاخی ناکەنەوە بزانن چۆنە خۆ پێوانێ زەرر بکەن
تاقیکردنەوە ئێمە لەگەڵ ئەو شتایانی نیان کردو نەشمان کردوە تا بڵێن بیخۆین زانین چۆنە منتیقی ئێمە دروستی ناکەنەوە چ شتێکەکەی ئەو منتیقەیەوە تایبەت وێەوە خۆتان دروستی بکەن ینی شتێک بێ تایبەتی بە منتیقەیەوە شار باشێ ینی وەک خواردەمەنەکان ینی ساوەر لای ئێمە لە ئەزال هەرەکرێت ینی بەڵێ بەڵێ ساوەر تا ئێستا کرێ ئیتر ماشە نیسکە نۆکە ئەوانەی کە قەرە خەرمانتان مەکانی شەیە بەڵێ خەرمان خۆش بوو قەرە خەرمان خۆشە تەبان لە دێهاتە هەبوو مڵین وەکو دوێنە کەشک پەنیر و ئەوشتانە ئەکرا بۆ دستان بەکارێنرا لە لادێ هەرمیان وژگە کرد و قەیسیان وژگە کرد و مێوژیانە کرد و ئەوسا نەبوو لە بازارڕە خەڵک خۆی لە دەرەوە شتێ کردەوە بەڵام ئێستا لە بازارڕە بەهۆی و ئیسیراتێ لە هەموو ناوچەکانە و لە دراوسەکانەوە هەموو جۆرە خواردنێک یەتە بازارڕە و خەڵک پێویستی بۆ نیە گەنمە کوتاو هەبوو ترخێنە ئەوان ئێستا بە دانسقە ئەم شتانە هەیە چونکە لەم کاتا بارانە بارێ و بەفریژە بارێ بۆیە ناوێنەوە سەرماوەس سەرما ئەجوڵێ ئەوەیە بۆیە پێڵێن سەرما دەست پێەکە بەڵام هێشتا وەرزی پاییزە نەبووە زستان وڵای تر خۆی لە وڵاتی ئێمە لەم ناوچەی ئێمە دوو مانگی پاییز وەکو زستان وایە پاییز و بەهار کورترە بنەوە بەڵێ هەرەوەڵە خواردنەکانی ئێستا بەبراوت بەجاران تۆزێک جیاوازن جاران خواردنی کوردەواریان ناڵەگرت بۆ کاتی بوو ترخێنە بوو تێگەیشتی ئەو جۆرە شلەمەنیانە بوو دوای نەبوو لە لادیا ئەمانە لە زستان و لە باسڵ خەڵکی چ شوێنێکە خەڵکی سلێمانیمەوە لەش لەم شارا لە دای بووم خواردنی دوێنەت خواردویانی بەڵێ خواردومەوە دوێنە ناخۆش نییە بەڵامی تر ڕاهاتنیشە لەگەڵیا خۆی لە دۆ و لە ساوەر دروست دەکرێ ئەترشێنرێ وەخرێتە چاڵەوە لە لادێ و دوایی ئەیکەن بە سەلک و وشێکەنەوە ئەوە دوێنێ بە وشکی خوریان خۆکرێ بە شلە وشتی مناڵ بە وشکی ئەی کریمێنێ ئەیخوا بەڵام ئەلەکسەر بە شۆربا ئەیکرێ بە شۆربە بۆ نەخۆشیش باش بۆ جاران ترشە لەگەڵ دۆکە ئەوەیە خراپ نییە بۆ نەخۆشی ئێوە ئێستا هیچ شتێکان هەڵگرتەوە بۆی لە وەرزی سەرما و سۆڵایە بەکاری بێنەوە شتیدا براکەم ئێستا ئەو مۆدێنەماوە بە ڕۆژانە شتە ڕێپشتی تازە هەیە لە بازارە لە بەرەوە بۆ نمونە هەنجیری وشکراوە بۆ نمونە ترخێنە ئەمانە زیاتر بەکار نایەنن با بەکارێنن بەڵام ئەوسا نەبوو لە بازارڕە خەڵک خۆی لە دەرەوە شتێ کردەوە بەڵام ئێستا لە بازارڕە بەڵێ ئێستا لە بازارڕە بەهۆی و ئیسیراتێ لە هەموو ناوچەکانە و لە دراوسەکانەوە هەموو جۆرە خواردنێک یەتە بازارڕە و خەڵک پێویستی بۆ نەکە ئەو خواردنە کوردەواریانە کامیان زۆر حەزی لێ بوو تۆ زیاتر حەزی دەکرد بۆ لێنن وڵا خۆی ترخێنە لێنن هەژنۆ دەنەوە شتی تێەکەن ئەو چەشی ترخێنەیە خۆشە خراپە گۆشتی تێ ناکرێت باخچۆنی تێکرێ ترخێنەکە خۆشەیە گۆشتەکەی وڵا هەردووی خۆشەکە کە جان چکە چاونەری تێکرێ مێژی تێکرێ تێگەی کشمیشی تێکرێ ئەنوا شتێ تێکرێ لە بەرە چێشتێکی خۆش کۆمەڵی خواردنی تایبەت لە کوردەوارێ دانێت بۆ شوانی زستان باڵێن بۆ شوانی کە پلەی گەرمی نزمن ئێوە کە زیاتر شتی کوردەواریە فرۆشن چ شتێک خەڵک زۆرتر داواتان لێ وڵای ئەمە بە سەنگینمان هەیە بە سەنگی نەفرۆشن بەس هەیە ئێستا ئەم بازارە چەرە ساتی تیا بڵێن مێژوو ئەو شتانە هەیە قەزوان و بڵێن ئێوە خۆتان لە ماڵەوە هیچ خواردنێکی تایبەتتان هەیە بۆ شەوانی زستان و شەوانی سەرما و سۆڵە بێخۆ بەڵێ باسوخ و ئەو شتانە باسوخ و بڵێن تو لەگەڵ مێژوو شتانەیە پێشتر وشکەکەنەوە ئەنجا بۆوان هەرەی کڕی لە بازارە خۆ ئێستا کە باخێنەبێ خۆ تۆکو خۆت تامول لەزەتی ئەو شتە کوردەواریانە چۆنە بەلاتەوە ئایا ئەزانی ئیسفادەی لیەکەی لانی جگە لە تامول لەزەتەکە ئیسفادەی جەستە هەستەکەی ئیسفادێکی زیاد تابان چۆن خۆشیشە و باشیشە تەبیعیە هیچ موادێکی پێوەنی شتێکی زۆر کوردەواریە وڵای خۆشن بەعام ئێستا مۆسمە هەنجیری وشکی کوردی خۆشە و لەگەڵ باس و خۆم شتانە خۆشە مێوژوو تو قەت شۆربای دوێنە خواردو ناوەڵە نەکرد ناخۆی نێمە خۆمان بەزێمە منتیقە هەیە ئەڵێ ئەوانە یعنی دوێنە لێ زانووە زان بیخۆن بەزێمە
نەم خواردم من پێشنیارت بۆکەم تاقی بکەیتەوە خۆ زەرر ناکە پێم وایە نەوەڵا زەرت ناکەین بەس نەم خوارە بڵم تا ئێستا. لە دێهاتا هەبوو مڵین وەکو دوێنە کەشک پەنیر و ئەوشتانە ئەکرا بۆ زستان بەکارهێنا ئەو لادێ هەرمیان وژگە کرد و قەیسیان وژگە کرد و مێ ژیانە کرد و ئەوسا نەبوو لە بازارڕە خەڵک خۆی لە دەرەوە شتێک کردەوە بەڵام ئێستا لە بازارڕە بەهۆی و ئیسیراتێ لە هەموو ناوچەکانە و لە دراوسەکانەوە هەموو جۆرە خواردنێک یەتە بازارڕە و خەڵک پێویستی بۆ نیە گەنمە کوتاو هەبوو ترخێنەوەوان ئێستا بە دانسقە ئەم شتانە هەیە. کامەر سڵاو لێبێ سڵاو لە ئێوەش بە خێربیان سەر. کامەر لە مانگە کوردەواریەکانە مانگە پێڵێن مانگی سەرماوەرز پلەی گەرمی تیادا بەزێ و ویتر وەرزی سەرمان دەست پێکات. کۆمەڵی خواردنی تایبەت هەیە لە مۆرزە بەکارێنرێ بە تایبەتی بۆ شەوات. ئێوە خۆتان لە ماڵەوە چی زیاتر بەکارێن لەو شتە کوردەواریان؟ ئەگەر مەسەیری بەڕێزە ئەوە بێ بەهارات توشتی وە ئینسان لە سەرما زیاترە خواوگ لە گەرما بەهارات بەڵێ لە وەرزی سەرماشە خەڵک زیاتر بایەخەیە بە خواردەمەنیەکان ئەو خواردەمانیانەش کە زیاتر سروشتین خەڵک تۆزێ دوور کەوتۆتەوە لە بازای خواردنی ترکەوا زیان بەخشە. ئێستا ئێمە ئەو شتانێک کە ئەیفرۆشین هەمووی ئەو شتانەیە پێڵێن گژوجیە شتی نەباتیە ڕوەشیە تێگەم شتە ڕۆژیانە هەمووی بەسوودە بۆ خەڵکی وان لێ هاتووە سە زۆربەی کەسەکان ناچن بەلایدا و دەرمانی ترە مەسەرەن لای دکتۆرەکانێک کە دکتۆرەکانن سێ لەگەر ڕێزما بۆیان تاوان ناویش علم و زانستی خۆی هەیە بەڵام زۆر بەکارهێنانی لەوانەیە باش نەبێ و زان بەخشیش بێت. ئێوە جگە لە بەهارات چ شتێکی تری کوردەواریتان هەیە و کۆی بینیم لە پشتەوە قەیسیتان هەیە گوێزی هندیتان هەیە بۆ نمونە مێوشتان هەیە ئەمانش زیاتر داواکاری لەسەر بێ لە زستانە هەنێشت هەیە تاوکەری یەکترێتی خۆتان نەزانن ئەوانەی کە بەهارا دەفرۆشن زۆر شتی تریشیان هەیە هەنێ مەسائل هەیە خەڵگەڵێ ئەو فڵانشتە کە زۆر دەگمەن بێڵێ لە قوتوی عتاریشانێ معنای عتار هەموو شتێکی لا دەسەکەێت ئێمە عتارین لەبەر شتێکی ئەو تایبەت بە خواردنتان هەیە کوردەوە تایبەت بە خواردنمان هەیە. جاران خواردن و شتەکان لەزەتی زیاتر بوو لە ئێستا هۆکاری چی ئێستا خەڵک تۆزە دوور کەوتۆتە لەو خواردنە کوردەواریانە؟ ئێمە بێگومان نەزان دنیا ئەڵێ بەرەوە پێشەوە چێ بەڵام هەنگێشت بە پێچەوانەوە دروستە بێت زمانی زوو ئێمە کە مناڵ بووین زۆر بایەخیانەیە بە خواردنە کوردەواریەکان زۆر شت هەیە ئێستا کە بێڵم لەوانەیە خەڵکێک سەری سڕم بمێنێ خواردنی ترۆزی هەبوو خواردنی هەڵوژە هەبوو خۆشاو هەبوو شت هەبوو ئەمانە بوو گەنمە کوتاو هەبوو ترخێنەوان ئێستا بە دانسقە ئەم شتانە هەیە بەداخەوە دەستەکەوێ بەڵام خەڵک چۆنە لە تەکنۆلۆژیا زۆر بە بەڵام تەمەڵیش هاتوۆتە ئاراوە ئەڵێن بۆ زۆر جار بۆ نەخۆشیش بەکارێنە ناوە جاران بۆ کەسێک نەخۆش بوو بێ ئاڵەمەتی بوو بێ سەرمای بوو بێ ئەو خواردنە کوردەواریانیان بۆ لێ ناوە سوادەی زۆری لێک بێگومانەوەنە هەمووی چۆنەڵێ ڤیتامیناتی خۆی تیا بووە و ئەو شتە ڕۆژیانەش هەمووی بەسوودە بۆ بەشەر بۆ ئینسان. ڕۆژمێری کوردی کاتێک کە دانراوە نزیکەی 600 ساڵ پێش زایندانراوەتە ئەو ڕۆژمێرە کوردی کە دانراوە پێش زین واتە پێش نزیکەی 600 ساڵ لە پێش زینە و ڕۆژمەری کوردی دانراوە زۆر سەرچاوی بەس لەوەکەن کە کاتی یەکی نەورۆز کە یەکەم ڕۆژی ساڵی کوردیە ساڵی نوێی کوردیە یادی دامەزراندنی دەوڵەتی ماد بووە کە ئیمپراتۆرێتێکی گەورەی دەوڵەتی کوردی بووە یەکێک لە پاشاکانی ئەو کاتەی کورد کە ناوی دیاکۆ بۆ سەررجەم مننشین و بابلینەتەوە بابلین لەهجە کوردیە جیاوازەکانی کۆ کردوێتەوە و کردێتی بە ئیمپراتۆرێتێکی گەورە لەو کاتەوە کە دانرا ئیتر ڕۆژمێری کوردی دانرا هەر یەکێک ناوێک دانرا بۆ جگە لە جیاواز لە ئەو ڕۆژمێرانی تروەکو زین و کۆچی ئەوانی تر هەر یەک لەو ناوانەی کە بۆ ڕۆژمێری کوردی دانراوە بە پێی سروشت و ئەو وەرزەی ئەو کاتەی کە کەشوهەوایەکی تایبەتیە بۆ ناوینەراوە بۆ نمونە سەرماوەرزمان هەیە کە مەبەست لێەوە بۆ پلەی گەرمی دابەزێت و وەرزی سەرما دەست پێکە چونکە مانگی نۆی کوردیە مانگی دە یەکەم مانگی ساڵی تازەی کوردی ئەبێتە یەکەم مانگی
زستانیش واتە وەرزی زستان یەکەمانکەی دەست پێکا بۆ لە دوای سەرماوەرز یەکسەر بە فرانبار هاتووە وەرزی بە فرمبارین دەستی پێکردووە بۆی ئەم ناوایان لێناوە خەڵک زیاتر ئەو شتانەی بەکارێناوە کە خواردنی گەرم کراوە بوون واتە خواردنێک بوون بۆ پلەی گەرمی تۆزێ بەرزی کاتەوە لەشی گەرم بێتەوە هیوادارین ئێمە هەمیشە بتوانین خواردنە کوردەوارانە بەکاربێن بۆی بتوانین لەو کولتورەی خۆماندانە بڕین پامی ئەم جارمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ